هەموو ئەپرسنم گۆڕانکاریە بەڕای ئێمە چۆنە گۆڕێ. عەزیزانی من، ئەهلی ئیسلام، جوامێرانی ئەهلی ئیسلام، ڕووی دەنگم لە ئێوەیە لە پێشە، پاشان لە ڕەوتەوانانی عەزیز، ئەوە بزانن ئەم واقعە جاهیلیە، جاهلیەتی حکمە فحکم الجاهلیەتی یەبغون، جاهلیەتی هەست و هۆش و ئینتیما حەمیەتە الجاهلیە، جاهلیەتی سەبق الأفكار ظن الجاهلیە، جاهلیەتی دیاردە و سیمای ڕەوشتی تبرج الجاهلیة الأولى. أم جاهلیەتەی کە واقعی کوردایەتی کافر بەسەرتانە چەسپاندووە لا ناچێ و ناگۆڕێ هەتا ئێوە خۆتان نەگۆڕن. خوای گەورە لە سوورەی الرعد لە ئاەتی 11 فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئەمە ڕێسایەکی خواییە، گۆڕانکاری قبول ناکە، بۆ پێغەمبەرانی قبول نەکردووە. پێغەمبەرانێکی عەزیز شەهید کراون لەو ڕێگایە، وەکو سەیدنا زەکەریا و سەیدنا یەحیا. ئێوە وا نەزانن هەروە بە ئاسان بۆتانە چێتە سەر، دنیا ژەگرن لە ژێر سێبەری تاغوتانە و لای خوای گەورە شەتانە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شەفاعەتتان بۆ بکە. وەڵا زۆر پیاوچاکی موسڵمان بوون کە نەتوانی دەرسی تەجوید لە مزگەوتەکانی ئەوقافا بڵێنەوە، لەبەرەوەی ئەوقاف لۆزەندەری داناوە لە جیاتی مەلا، تفەنگچی داناوە لە جیاتی حەرەز، لە جیاتی ئیمام، لە جیاتی خەتیب، لە جیاتی مجێور، راپۆرت نووسیوە لە جیاتی مەئمومەکانتان. ئێوە پێویستە لە ناو خۆتانە بگۆڕن. ئەوەش بزانن کە خوای پەروەردگار بە پێغەمبەری نازداری فەرموو لە ئاخر ئاەتی مەدینەیە اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. سێ ڕوکنی ئەم دینەی پێتەواو کردبوون. ڕوکنی یەکەم منهەجەکەیە کە دینەکەیە، خوای گەورە ئاەتەکانی تەکمیلە کردبوو، 84یان 85یان 88 سوورەتەکانی مەکی ناردبە خوارەوە بە جۆرە ڕیوایەتە مختەلیفەکان. ئەم سوورەتانە هەمووی بیناسازی ئەم ئینسانانە بوون کە دوایی توانیان ئەو هەموو گۆڕانکارێ بەسەر مرۆڤایەتی هەبێنن. ئەوانەی هیجرەتیان فەرموو 112 کەس بوون، بەڵام هەر 112 کەسەکەی بوونەوە بە مەسئولی گەورە کاربەدەستی. ئەو کاربەدەستێتیش کە کردیان بوونەوە بە نمونە بۆ تابعین و سەدان هەزاری تابعین و تابعی تابعین بوون بە بەرپرسی ئەم دینە، لە ئیدارەی سیاسی، لە سەرپەرشتی اقتصادی، لە پلاندانان، لە کاروباری سەربازی، لە ڕێخستنی دیوانەکان، لە فەرماندەی بەرەکان، لە هەموو لایەنێکەوە داوەریەکان کە کران. شوڕەیحی قازی 50 ساڵ قازی بوو، سەیدنا عومەر داینابوو لە دوای معاویە کوڕە ئەبی سوفیان خوا لێیان ڕازی بێ لایەن برد. عەزیزانی من، گۆڕانکارەکە لە خۆتانەوە دەست پێکە. ئەبێ یەکەم ئەم منهەجە خواییە وەربگرنەوە، ئەمە منهەجی دینەکەیە، عقیدەت و عیبادەت و شەریعەتەکەی پێویستە وەکو خۆی وەربگرنەوە. و بشزانن کە ئەمە بوارەکانی تەوحیدن، بوارەکانی تەوحید لە عەقیدەیە، خواناسی و خواپەرستی، و لە بواری پەرستنیایەتی، و لە بواری تەشریعایە، لە بواری یاسا و ڕێسادانانیشایە. چونکە خوای گەورە فەرمێ والله يحكم لا معقب لحكمه أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله. أو هم خواي لبرلمان دان راون، أو هم بتا أو كردايتي كبو ببتيك لجاتي خواي جورا برستري. يو أنا بيوسا بقورن لدلتانا بقورن لبيرو باور وهزرتانا بقورن. يو بيوستان بوهيا ديدو تيروانين وبيناستان بقردون وجيانو إنسان باشان كومالجي مروفايتي بقورن. أما هروا بأسان ناقورة بيوسا لسر أمن هجب منه خواهي قرأ أمن هجي تكملك الكفرمي اليوم أكملت لكم دينكم. باشان هر أم دين بو كأمتي عقائدي لسر پرورد بو. أم أمة عقائدية كبيغمري خواه عليه الصلاة والسلام كوي كرنا ولا مالي أرقمي كوري أبي الأرقمي مخزومي كسيونو كسبون باشا بوچي كوي كرنا ولا كخوان شارد بوها ننوش هبو نروجو هبو نزكاة هبو نحج هبو نكاريجو كمالكاري هبو. بەڵام ئەمانە هەستی ئینتیمایەک ئومەتی پێ دروستە کردن. ئایا ئێوە ئەو هەستی ئینتیمایەک ئومەتیەتان هەیە، یا ئێوە ناسیاوی یەکترن، ڕەفیقی یەکترن، ئێوە چنە مزگەوت، بەڵام وەکو ئەوایە کە بچنە سینەما، بچنە سەیری یاریەک، دڵخۆشە بن بە گۆڵکردن، هەندێکیش خەفەتە خوا بە وەزعی ئیمامەکەی، یا بە مەئمومەکان، یا بەو پیرانەی لە مزگەوتن، یا بەو گەنجە بێشوانانەی کە هەن، پاشان هەمووتان دێنە دەرەوە. کە دێنە دەرەوە کەس ئاور لە کەسە داتەوە، کەس هەست بە برایەتی دینیەکە نایکە، چکە ئێوە لە ژێر سێبەری تاغوت و تعلیماتی وەزارەتی ئەوقافی کوفرە پەروەردە ئەبن. ئاڕاستەکانتان لەوێەوە بۆ دێ. ئێوە چۆن دەتوانن بیگۆڕن کە ئێوە لە ناختانە خۆتان ناگۆڕ. ئەم ئومەتە عەقایدیە دروست نەبێت لەسەر ئەساسی ئەو منهەجە شەفاف و ڕوون و واضحە کە لەسەر ئیستیخلاف و لەسەر ناسینی خوای پەروەردگار و عوبودیەت بۆ خوای پەروەردگار دروست بووە مستەحیلە ئەو گۆڕانەتان بۆ دروست بێتە کایە. سێهەم حرەکەتکردن، ئەو حرەکەتەی کە توانی ئەو جاهلیەتە بگۆڕێت، جاهلیەتی حکم، جاهلیەتی گومان، جاهلیەتی دیری و ڕەوشت،
هەموو جاهلیەتەکانی تر بگۆڕێ ئەو حرەکەتە شیاو بوو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کردی. لە سەرەتاوە کە بە لا ئیلاهە ئیلەڵڵا دەستی پێ کرد هیچ کەسێ نەبوو معارضی بێ، هیچ کەس نەمابوو معارضەی نەبێ. تەنانەت ئەوەی دەسەڵاتدار بوو دژی بوون چونکە ترسان لەوەی کە ئەمە سیستمێکی تر دێنێتە پێشوو. ئەوانەی زێوانی بتەکانی کەعبە بوونە ترسان چونکە هەنوو بتەکانمان ڕادا. ئەوانەی ساحەبی بەرژەوەندی ئابووری بوونە ترسانیان و ئەمە سیستمی شەریعەتێک دێنێتە پێشەوە. چونکە خوای گەورە لە باسی تەشریعە هەمان شێوە یاسا هێنا بۆ خوارەوە. إنما النسيء زيادة في الكفر يحرمونه عاما ويحلونه عاما. پاشان لە ناسینی خوای پەروەردگارە کە ڕەحمانی بۆ وەسفە کردن، بتەکانی پێلادان، دید و ڕەوشتی پێلابان، قیەمی کۆمەڵایەتی پێلابردن، ڕێسای خێزانی بۆ دروستکردن، میراتی بۆ هێنانە پێشەوە، مافەکانی بۆ دیاریکردن، لەسەر هەمە ساسە و حرەکەتی کرد. ئەم حرەکەتە شیاوی ئەو کۆمەڵگەیە بوو کە بیگۆڕێ، بەقەدەر ئەو بوو لە بەرابەری ئەوە دروست بوو. تۆ چۆن دەتوانی حرەکەتێ دروست بکەی کە لەناو خودی جاهیلیەتەکەیە گەوراوی؟ تۆ وەکو مێرولەیەک ئاوە کراوە، شوشەیەکی دەمەوخون کراوەتەوە بەسەریا، پەرداخێکی کراوە بەسەریا، ئەوەی کردوێتی بەسەریا کە پارتی و یەکێتین چاویان لە مێرولەکانەکە حرەکە دەکەنەوە گۆڕ ئەجوڵێن. ئەم پەرداخە ئەجوڵێنە بۆ مێرولەکان بەم ئیتیجاهە بێن یا بەو ئیتیجاهە بڕۆن یان بە یەکیانە چێشن. ئەمانە هەر گۆڕانکاری نین، ئەمانە جۆرێکن لە خودکوژی. ئێوە پێویستیتان بە گۆڕانکاریەکی ڕیشەیی هەیە لە سەرەتاوە دید و تێڕوانینەکان بگۆڕن بە مەسەلەی کوفر و ئیمان. ئەم دینە کاتێک کە خوای گەورە تەکمیلەی کرد ئەم مەنهەجە لەناو ئەم جەماعەتە بە وەلا و بەرایەک پەروەردەبوو بوون کە لەسەر ئەساسی سوورەتەکان و ئاەتەکانی وەلا و بەرا پەروەردەبوو بوون. پاشان کە بە تەواوی گۆشکران حرەکەتکردنی ڕۆژانەشیان، خۆی ئیبن مەسعود کە سوورەتی ڕەحمانی خوێندەوە هێشتا ئاەتی جیهاد نەهاتە بۆ خوارەوە. ئێمە کە داواکەین ئەڵێن لیتەکونوا شوهەداء عەلى الناس، ئێوە شاهید بن لەسەر خەڵکی، شاهیدیان لەسەر بدەن کەمە کوفر و بێدینی و ارتداد و هەڵگەڕانەوەی لە دین، شاهیدی بدەن بڵێن لەستم عەلى شەیئین حەتى تقیموا التەوراة. ئێوە پێویستە ئەمە ڕوونکەنەوە بۆ خەڵکی، بۆی خەڵک ئەوەندە چاواشە نەکرێ وابزانە هێشتا لەسەر ئیسلام ماوە و لەسەر ئیسلامیش نەماوە. ئەم ئومەتە بەم حرەکەتی دەعوە و بەلاغ و شاهیدیدان و تەبلیغەکە ڕۆیشتۆتە پێشێ. ئێوە تەماشاکەن بەیان وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم فرقي هي لأدعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. أمانة فرق هي لقال الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله. فرق هي لتكونوا شهداء على الناس. بيان تبليغ دعو شاهديدان هر يك زاراويجي مصر بخوي أم دينه حركة بيكردنه هي دينك أم أمة عقائدية بم منهج قرآني كأهات أخوار وتوجيه بيغمر إخوة عليه الصلاة والسلام بزاوتي كشياوي بو قرانكاري كومرقا كي دروس دكر كتيني جاهليتي كوتسر هجرتي كيكر بو حبشة دعاي هجرتي كيتر بو مدينة دعاي قيشنا زمني تمكين كأخوار قورة فرموي اليوم أكملت لكم دينكم، يعني اليوم أكملت لكم منهجكم وأمتكم وحركتكم، چونك حركتك شي عندك تمكين الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة. إيوه قربتانا بقنا التمكين برقا انتخابات أقن انتخاباتي شوي انتخاباتي برلماني ناوچيكي ميليشيايي ككابرايكي كلاشنكوف بدزت وأنا تحكم لإيشي كهرباء تامكا RBG قنا بمحطي كهرباء زياد دكا ناميكي تهديدا نريب وسرماية داريشي صاحب معملك راتبي بي زيادك يان باري ليش يشتو. إيوه لواقعك هالجين واقعي قريش بها مو معنى كلمة لكفر لدارماني أخلاق لنماني قيمي كومرايتي لقورا بشوق أخوة بهز أخوة وعني كوتونة ترجيروا داروينيزمي كومرايتيان بسرات شسباندون كسيستمي سرماية داري إيستا داروينيزم لصالح 1850 تشارلز داروين كتابكي خوي بلاو كردو أصل الأنواع باز گۆڕانکاری بایۆلۆجیەکە لە مەخلوقاتە لە زیندەوەرەکانە. دوایی ئەمانەی ئەمریکا سەرمایەدارەکان هێنایانە سەر بزاوتی کۆمەڵایەتی باوەڕیان بەوە هەبوو کە ئەو الصراع للأقوى البقاء للأقوى ئەو ململانەی هێزە بڕوایان بەوە هەبوو کە ئەبێ ئەو چینانەی خوارەوە کە فەقیر و هەژار و نەدار و بێتوانان بفلیقێنەوە بفەوتێن، هەروەکو چۆن بە نەزەری داروین زیندەوەرەکان کە بچووک بوون فەوتان
کە نەزەریەکە خۆی لە ئەساسیشەوە غەڵەتە ژنا بۆیە دایناسۆر نەفەوتێ. ئەم داروینیزمی کۆمەڵایەتی ئێستا بەسەرێوە تەطبیق بێ. ئەوانەی چینی خوارەوە تۆ تەماشای ئەم بێ چاوەڕوویە، تۆ تەماشای ئەم بێ ئەخلاقیەکە. پارتی وێچەتی ڕاتبی معاوقەکانیان بڕیوە. معاوق بەسەر عەرەبانەوەیە، خەڵک پاڵی پێوەنێ، خەڵک یارمەتیەدا کوپی ئاوی بکا بەدەمەوە. ئەمانە کەی قەیەمی چیان پێماوە؟ نە دینیان لایە، نە نەتەوایەتیان لایە، نە دیموکراسییان لایە، نە ئەخلاقێکی عەشایریان پێماوە. ئەمانە هی ئەوەی ڕادرێن. ئێوە شەکواتان لە موچەیە، موچە بەشێکە لەم دەرچەیە کە بەسەرتانە هاتووە. بگەڕێنەوە بۆ دینەکە، بگەڕێنەوە ئەو واقع جاهلیە ناگۆڕێ بەغەیری ئەم دینە. ئەم دینەش بەو منهەجە، بەو ئوممەتە عەقایدیە، بەو حەرەکەتە شیاوە ئەگۆڕێ. لەبەرەوە پێویستە بە تایبەتی ڕەوتەوانانی عەزیز پشوو درێژ بن، سەبر بگرن، لە منهەجەکە تێبگەن، برایەتی دینیتان بەهێزکەن بۆی ببنە ئەو هێزەی کە ئەتوانن گۆڕانکارێکە دروستکەن. خەڵک ئێستا لە سەرجادەکان ئاوارەکە ئەڵێ بە یەکێتی و گۆڕان هەموو سلێمانیان دۆڕان. پارتیوە دەمێکە سلێمانی دۆڕاندووە. بەرزانی لە سەی سادقا یەک سەوتی هێنابوو، ئەم جارا و سەوتەش ناهێنێ، مەگەر ئەو پارانی کە لە ژەرزەمینە تەبڕوعێکە تەنانەت بە مەلاکانیش. بەخوا قایمەی 41 مەلا، ناوی 41 مەلای سلێمانی لەلایە کە پارتی لە ژێرۆ پارەیانەداتێ. ئەبێ ئەوانەی تر کە لە تەنزیمان چەند وەرگرن. بۆچی ئەم پارێ بۆ ئەوان دێ بۆ مەلایەکی تر نایە؟ ئەم پارێ بۆچی بۆ تەنزیمێک ڕوا بۆ ئەوی تر نایە؟ خوای گەورە فەرمێ وەالئەرض وەضعها للئەنام. ئەمە مەسئولیەتی ئیسلامیەکانە. واش نەزانن ئیسلامیەکانم کاریان پێکرێ و گۆڕانکاریان پێکرێ. تا خۆیان نەگۆڕن ئەو گۆڕانکاریان پێ ناکرێ. چاواشەشتان نەکەن بڵێن ئەم جارە ئینتیخاباتە کرێ و لیستمان کردووە بە یەک. ئەوانە لیستیان لەسەر مەساڵح دروست کردووە. ئەگەر لەسەر منهەجی خوایە با پێڵاویان بۆ دانی. ئەگەر لەسەر منهەجی دنیاییشە، ئێمە دنیامان شەقتێ هەڵداوە. ئێمە ئەمانێت دنیا بچڕێنینەوە بۆ خەڵکی، نەت بۆ خۆمان. لەبەرەوە هیوادارم عەزیزانی من، نە بە قسەی پارتی وێچێتی و گۆڕانیش، نە بە قسەی یەکگرتو و کۆمەڵ و بزوتنەوەی ئیسلامیش چەواشە نەکرێن. لە ئێستاوە خۆتان حازرکەن، خۆتان قایمکەن، ناچنە ئینتیخاباتەوە، دەنگ بە کەس نادەن، ڕسوایان کەن، سندوقەکانیان فرێدەنە ناو زبڵدانی مێژووە وەکو ئەو هەموو خەڵکە لە تورکیا کردوێتی. بەدیلتان ئێستا نییە، ڕاستەکەی بەدیل نییە. بەڵام پارتی وێچێتی سواری ورەمان نەبن بمان ترسێنەوە جارێکی کە وەکو کەڵەشێرێک دوور لە ڕووی ئێوە ئەفسێ بەسەر مریشکەکانە ئەڵێ لێم بێدەنگ بن چونکە بەیانیان بانکتان بۆ دەم. ئەمانەش وایان لە ئێمە کردووە، وایان لە گەلی ئێمە کردووە. وەڵا ئێمە نەبین حەشتی شەعبیەتان خوا، حەشتی شەعبی بێتەوە پێشەوە هەر ئەوانێکم کەس ڕاکەن. زۆران لە سلێمانی هاوار کرد بۆم نە تۆپ و نە تەیارە دەرمان ناکە لەم شارە. کەچی وەختێ گوتیان دەباوەکان لە قەرە هەنجیرە، خەڵکەکە هەمووی ڕای کرد. ئەوانەی سنگیان هێنا بۆ دەرەوە سنگ شێری ماکرد پشت. ئەوانەی کە ڕوبەڕوویانە وەستنەوە ئەهلی عەقیدە و دینەکەن، سبەینە ئەوانە توانن غیرەتیان هەیە بەرەو ڕووی ئەوانە بوەستنەوە. ئەوەی کە حاڵەتی ئیستیشهادی و تەقینەوەکانەکە ئەوە ئەهلی ئیمان و جیهاد و ئیستیشهادە، باوەڕی بە تەوحید و جیهادەکە هەیە بۆیە توانێ وا بکە. ئەوە هەموو پێشمەرگەی پارتی وێچێتی چەند تەقینەوەیان لەناو دوژمنانی خۆیان ناکردووە، چەندیان بە سیاری مفەخەخ ڕۆیشتەوە خۆی بتەقێنێتەوە لە جەبهەکەی و پێشمەرگەیەوە گری. ئەڵێ هێستا خوای زانە خێزانن کەم چێ لەگەڵ یا خەوتووە لە مەسئوولەکان. ئەم گۆڕانکاریە خۆتان ئیستیعدادتان هەبێت لە گۆڕانکاریەکە. پێش هەموو شتێک ئیرادەتان بە قووەتکەن بڵێن لە ئێستاوە بۆی ئیعلامی چەواشەکاری تەئسیرتان دێنەکە. لە ئێستاوە بڵێن یا ڕەبی خوایە ئەوە پەیمان بێ بۆ تۆ، ئەوە ئێمە بەشداری هیچ جۆرە ئینتیخاباتێکیان ناکەین. هی پارتی وێچێتی نە سەرۆکایەتی بکەن، سەرۆکایەتی بووە بە مسابقەی یەک ئەسپی. مەسعود بەرزانی هەموو ئەسپەکانی تری تۆپاندووە، بە تاقی تەنیا چۆتە سەر ئەسپەکەوە لە فەرموو چێ لەگەڵما دێ. خەڵک کەرێکی لاتیشی پێ نەماوە چاوەڕی مسابقە بکە لەگەڵ ئەسپەکەی تۆ کە غەرب بۆی پەروەردە کردی و جۆی قەڵەوی داوی تێ ئاشتی هەورامیش دەست بە کلچا دێنێ. ئیرادەتان بەهێزکەن لە ئێستاوە بڕیاری ئەوە بدەن دەنگ بە هیچ کەسێک مەدەن بەشداری هیچ جۆرە ئینتیخاباتێکیان مەکەن مادام ئەوان بەشدار بن، مادام ئەوان سیادە و سەروەرێتی و ئاڕاستەکردنەکە بەدەست ئەوانە. ئاوا یەکەم هەنگاوی ئیرادەتان دەست پێکە. خوای گەورە زیندومان بێڵێ ئاڕاستەکانی تریش ئاڕاستەکەمەوە پێتان هەڵێمەوە کە چیتر بکەین بەرامبەر بە ئێرانیش. بەس فێر ببن بڵێن نا، پێتان ناڵێن بڵێن بیکە، ئەڵێم مەیکە.
دەنگ مەدە لە کۆمپانیای ئێرانی شت مەکڕە دوایی کۆمپانیاکانتان پێڵم لە چ کۆمپانیایەک نەیکڕی بۆی لەو کۆمپانیانە بکڕی کە ئێرانین بەڵام ئەهلی سونەتی داماون لەو دیو هی کوڕی عەدام کراوەکانن هی کەس و کارە داماوەکانمانن کە 37 ساڵە لەژێر زەختی شرکی جاهیلەتی شیعەیان ئەو کۆمپانیانە ئیفلاس پێ بکەن سەبرتان لەسەری هەبێ یەکەم قەرار کە بیدەی بڵێ خۆیان شاهید بە خوایەوا من بڕیارمدا بەشداری هیچ جۆرە ئینتیخاباتێکیان ناکەم نە بە ڕادیۆی یەکێتی هەڵە خەڵەتێم کە ڕادیۆ تەوزیعەکە بەسەر خەڵکە نە بە موچەی دزی پارتی نە بە شیعاراتی گۆڕان کە دوای گۆڕی خۆی گۆڕیەوە دیسان نە بە شیعاراتی ئیسلامیە بێدان و بێدەست و بێ قاچ و بێ پاچەکان کەوان هیچ شتێکیان لە دەسەڵاتان نییە سبەین هەڵمان خەڵەتێنن بڵێن قایمەیەکمان دروست کردووە ئیسلامیەکان یەک ئەگرن وەڵا خوای گەورە فەرمێ واعتەصیموا بحەبل الله جەمیعا ئەی خوای گەورە فەرمێ ئەم ئاەتەی کە فەرموو 1900 ساڵ لەمەوە پێش فەرموویەتی ئەی ئێوە کە ئینشقاقتان کرا ئاەتەتان بۆ لەبەر نەبوو ئەی بۆ نەتانەزانی کە ئەم ئاەتە خوای گەورە فەرمێ بە هەمووتان دەست بگرن بە دینەکەی خواوە ئەی بۆ تاک دەستی پێوە ئەگرن عەزیزانی من ڕەوتەوانانی جوامێر دیندارە جوامێرە سەر بەخۆکان پیاوە ئازادەکان خاوەن ئیرادە بەهێزەکان کە ئەچوونە سەر جادە و مزاهرەتانە کرد خەڵکە جوامێرە داماوە مەحرومەکە خەڵکە زۆری نەبێ دەنگەکە ئیرادەتان هەبێ و بڵێن نا ئەم قۆناغە بکەن بە قۆناغی نا یەکەمین تەوجیه یەکەمین زەربە لە لوتیان بدەین ئەمەیە کە بڵێن ناچینە ئینتیخابات بە زۆر ملتان بگرن دەنگ مەدە لەوێ با لەسەرمە ئیتیفاق بکەین خوای گەورەش دەستی لەسەر دەستمانە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته